لە هەولێرەوە هەرێم ڕێبوار شارەزای بازاڕەدارەکان میوانم دەبێت. کاکەرم سڵاوت لێبێ، جارێکی تر سوپاس بۆم دەرفەتە، خۆشحاڵم کە گفتوگۆیەکی دیکە دەرفەتێ بیکەین لەسەر بابەتی بازاڕەدارەکان. بەرلەوەی بچینە لای کۆبوونەوەی یەدەگی فیدراڵی ئەمریکا و باز لە نرخە جیهانیەکان بکەین. پێم خۆشە سەرەتا باسێکی دۆلار و دینارمان بۆ بکەین. دۆخی دینار بۆ وای لات چاوەڕێ بکەین بەرز بێتەوە بەرامبەر بە دۆلار. هۆکارەکان چین بە گوێرە و زانیاریانەی کە لە لای تۆ هەن. سڵاوتان لێ بێم کاتەی بەڕێز و بینەرانیش باش کاک پشتیوان، سپاس بۆ دەرفەتی بەڕێزیشتان. لە ڕاستیە مەسلەی دینار و دۆلار لە حاڵەتی ئێستاە ئەبینین کە هەم لە ڕاگەیاندنەکان و هەم لە ناو بازاڕیش جۆرێک لە شڵەژاوی پێوە دیارە و خەڵک ترسی لێ نیشتووە لەوەی کە دیناری عێراقی بە هاکەی لە دەست بدا و نرخەکان بەرەو سەر و 160,000 دینار بۆ 100 دلار بەرز بێتەوە. ئەو ئەم حاڵەتە هۆکارە سەرچەکەی گەڕێتەوە بۆ ئەو جەنگ و گرژەی کە لەم ناوچەیە دروست بوو. وەکو بەڕێستان ئاگادارن کە حکوومەتی عێراقی سەتانەوەتی داهاتەکەی لە ڕاستیە لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە دەستێکەوە، هەرچەندەکە بینیمان نرخی نەوت لە بازاڕە نێودوڵەتەکانە بە ڕێژەیەکی بەرچاو نرخەکەی بەرز بووە، بەڵام عێراق نەیتوانی سوود لەم دەرفەتە وەربگرێ بۆ پێی کە گەروی هورمز ئەداخرا بوو و ساڵانش بەڕێستان ئاگادارن کە لە بودجێ عێراقا نرخی نەوت دیاریەکرێت بۆ ئەوەی کە بودجێی لەسەر ڕێک بخرێت، خەرجیەکانی لەسەر ڕێک بخرێت. کەواتە عێراق بە شێوەیەکی گشتی احتیما دەکاتە سەر مەسەلەی فرۆشتنی نەوت بۆ دابینکردنی بودجە و خەرجیەکانی. ئەم گرژیانی کە دروست بوو بۆ هەیەوەی کە چەندین مانگە فرۆشتنی نەوت زۆر لاواز بوو، ئەوەی کە هەیە لە ڕێگەی بۆری هەرێمی کوردستانەوە فرۆشتێ و بە هیچ شێوەیەکیش لە ڕێک گەروی هورمزەوە ئەوەندەی من زانیاریم هەبێت جگە لە چەند کەشتێکی کەم هیچ کەشتێکنی عێراقی بە نەوتەوە نەیتوانیەوە گەروەکە بەجێ بێڵێ بەرە بازاڕە جیهانیەکان. ئەمەش خۆی لە خۆیان کورتێنانێکی زۆری لە بودجەی عێراق و لە خەرجەکانی عێراق دروست کردووە کە بنەتیجە بە دەرەنجامە بێتە هۆی ئەوەی کە تا ڕادێک دراوی نیشتیمانی توانای کڕینەکەی لەدەست بدا و دراوی نیشتیمانیەکە لاواز ببێ لە ڕاستیە. ئەو پێشبینیەکانیش بۆ داهاتووی بۆ منە 3 مانگ و 6 مانگی داهاتوو باش نەبن. عادەتەن ئەو کورتێنانانەش بە چی پڕەکرێتەوە؟ ئەو کورتێنانانش بە دەستبردن بۆ یەدەگی دراوی بیانی پڕەکرێنەوە لە عێراقا. ئەو کەمبوونەوە یەدەگی دراوی بیانیش تۆزە ترس هەم لای بانکی مرکزی ئەم لای حکوومەتی عێراقی دروستەکە ئەم ترسەشە گوازرێتەوە بۆ بازاڕەکان. بەڵام ئەگەر لە کۆتاییە لە من ئەپرسی لە ڕاستیە پێم وایە کە تاکۆم دقەی قسەی تیاکەن حکوومەتی عێراقی توانای ئەوەی هەیە کە کۆنتترۆڵی بەهای دیناری عێراقی بکە پێشەوەی کە بابەتەکە لە دەست دەربچێ. ینی ئەو سعرانە من پێم وانێ لەوانەیە گرژیەکانی بازار یاخود تەڵەبی خەڵک لە ترسی لە دەستدانی بەهای دیناری عێراقی جۆرێک تەڵەبی زیادە لە بازار خواستی زیادە لە بازار بۆ دۆلار دروستکە هەندێک نرخەکەی بجوڵەیە و بە هۆکارێکی تریش ئەوەی کە لە راپۆرتەکەتە ئاماژەتان پێکرد لەم چەند ڕۆژێ ڕابردووە لە دوای ئەم دانوستانانەی ئێران و ئەمریکاوە خەڵکێکی زۆر لە تەواوی عێراقا پێی وایە کە سەرگرتنی دانوستانەکانە بێتەوەی بەرزبوونەوەی بەهای تمەنی ئێرانی خەڵکێکی زۆریش دۆلاری گۆڕیەوە بە تمەنی ئێرانی وای کردو کە خواستێکی زیاتر لەسەر دۆلار لە دروست بێ لە بازاڕەکانە. ئەمە شێکێک لە تەئسیراتەکانی تر. بەڵام مەسەلەی دینار و دۆلار پەیوەستە بەوەی کە ئایا ئەگەروی هورمز دەکرێتەوە کێشەکان چارەسەرە بن کە ئەوەیان بەڕاستی ینی ناتوانێت احتیمالی لەسەر باشە. لەسەر ئەم خاڵە نوێترین قسەی بەڕێوەبەری کۆمپانیای بە بازارکردنی نەوتی بەسڕە باسی لەوە کردووە کە لە ئێستا زیاتر لە 10 نەوتەڵگر لە کەناراوەکانی بەسڕن بۆەوەی نەوت بارکردن نەوتی بەسڕە و باسی لەوە کرد بەرەمێنانی نەوتیش بۆ 1,600,000 بەرمیل بەرز کراوەتەوە بۆی ئامادەکاری تاوکەن نەوت بفرۆشن. ئەگەر زووی گەروی هورمز بکرێتەوە ڕێکەوتن بکرێ و عێراق نەوتەکەی بفرۆشێ پێ دوایە دۆخەکە باشتر بێ بۆ دینار؟ بە دڵنیاییەوە من پێم وایە کە بابەتی دیناری عێراقی لە حاڵەتی ئێستا پەیوەستە بەو کورتێنانەی کە لە خەرجیەکانی حکوومەتی عێراق دروست بوو لەو ترسەی کە دەست براوە بۆ درایی بیانی. ئەگەر نەوتەکە بفرۆشرێت و گەروی هورمز بکرێتەوە پێم وایە ئەم کێشانە لە ماوەیەکی کەمە بتوانن چارەسەر بن، چونکە لە ڕابردووە بابەتی لاوازبوونی بەهای دیناری عێراقی تا ڕادەیەک پەیوەست بوو بەو
ڕێکارانی کە ئەمریکا و بانکی ناوەندی ئەمریکا وێست لە عێراقات جێبەجێکە لە حاڵات ئێستا بەشێکی زۆری جێبەجێ کراوە دۆخی دیناریش پێش ئەوەی کە ئەم گرژیانە دروست بێ لە دۆخێکی باشە بە لە دۆخێکی خراپانە بوو ینی ئەگەر ئەم دانوستانانە سەر بگرن پێم وایە گەڕێنەوە بۆ قۆناغی پێش جەنگەکە و بەهای دیناری عێراقی هەندێک بەهێز بێ بەرامبەر بە دۆلار لە بازاڕەکانە. کاک هەرێم سەبارەت بە تمەن ئایا بە دەردی لیرەی سووری دەچێت کە بەشێکی زۆری خەڵک سەریان تێکرد و تووشی زەرەر بوون یان کڕینی تمەن لە مۆختەیە کڕینێکی ئاقلانەیە وەکو شارەزایەکی بازاڕەدارایەکان و بەرچاو ڕوونیەمان بەرێ. کاک پشتیوان سەبارەت بە تمەن بەڕاستی من بە هیچ شێوەیەک مامەڵەکردن بە تمەن بۆ هەر مەبەستێک بێ بە دروست نازانم لەبەرەوەی کە هیچ لە حاڵەتی ئێستا هیچ معادلەیەکی اقتصادی نییە کە پێمان بڵێ کە لە داهاتووە بەهای تمەن بەرزە بێتەوە. یعنی من ئەوەی کە ئەیبینم لە بازاڕەکانە پێم سەیرە خەڵکێک تمەن یان لیرەی سووریەکرێ بەڕاستی ئەمە وەکو گرێوکردن ئەیبینم یان ینی ئەوەی کە لە بازاڕە هەیە هەڵسەنگاندنی ئەگەرەکان پرۆبەبیلیتیەکان نییە بۆ نمونە من لە بەرچاوم نییە کە بانکی ناوەندی ئێران چەند پارەی چاپ کردو چەندی کە بەتەمایە چاپکە ڕێژەی سوود بەرزەکات و ڕێژەی سووددا ئەبەزێنێ وڵاتەکە لە جەنگە ڕێکەوتنەکە سەر ئەگرێ ڕێکەوتنەکە سەر ناگرێت ئەمانە هەموو معادلن کاک پشتیوان پێویستە هەڵسەنگاندنی لەسەر بکرێت پێویستە پێش ئەوەی کە دەستی بۆ بی بە جوانی لی تێ بگەی ڕاوێژ بە خەڵکی شارەزا بکەی. من بەڕاستی لێرەوە بە خەڵکی ئەڵێم کە مامەڵەکردن بە تمەنی ئێرانی لە حاڵەتی ئێستا دەستبردنە بۆ ئاگر و خەڵکێکی زۆریش لە خلالی دە 15 ساڵی ڕابردووە بە شێوەیەکی تەدریجی لە هەموو مستەواکان تووشی زەرەر بووە لە مەسەلەی مامەڵەکردن بە تمەنە لەبەرە چەند لێی دوور بن بەڕای من ئەوەندە زۆر باش سەلامەتە بن. باش ئەستا باسێکی مۆزوعێکی گرنگ بکەین ئەم شەو یەدەگی فیدراڵی ئەمریکا کۆ دەبێتەوە و لە ماوەی 24 ساعتی ڕابردوو بەراورد بەوەی کە دوێنێ من نرخی زێڕ و زیوم خستە ڕوو تاوەکو ئێستا گۆڕانێکی زۆر گەورەم نەبینی. پێ دوایە ئەم متبوونە پێش بڕیاری یەدەگی فیدراڵیە و پێ دوایە بڕیاری یەدەگی فیدراڵی و قسەی یەدەگی فیدراڵی ئەمریکا چییە بێت؟ لە ڕاستیە کاک پشتیوان ئەو متبوونەی نرخی زێڕوزی و لە بازاڕەکانە لە دوو ڕۆژی ڕابردووە ئەمە لە سەرەتای هەفتەوە پێشبینیمانەکرد بۆ پێی کە بازاڕەکان بە شێوەیەکی گشتی لە حاڵەتی ئێستایا چاوەڕێی کۆبوونەوەی بانکی ناوەندی ئەمریکاکەن لەبەرەوەی ئەم کۆبوونەوەیە تا ڕادەیەکی زۆر جیاوازە لەو کۆبوونەوەی کە لە پێشترا هەبوون. ئەم شەو دوو بابەت وەبەرهێنەران چاوەڕێی دوو بابەتی زۆر گرنگن. بابەتێکیان یەکلایی بۆتەوە ئەویش مەسەلەی سوودی بانکیە کە بە جێگیری ئەمێنێتەوە و هیچ گۆڕانکارێکی بەسەر نایەنە دا ئابەزێنرێت نەبەرزەکرێتەوە. بەڵام ئەوەی کە جیاوازە ئەم شەو لە چاو کۆبوونەوەکانی دیکەی بانکی ناوەندیا و بەرهێنەر و بازاڕیش ئەم چاوەڕوانی ئەم کۆبوونەوەکە یەکێکیانەوەی کە کیڤن وارش وەکو سەرۆکی نوێی بانکی ناوەندی ئەمریکا یەکەم پرێس کۆنفرانسی خۆی ئەنجامەیات کە ئەمەش قسەکانی ئەو لێدوانەکانی ئەو وەڵامدانەوەی پرسیارەکانی ڕۆژنامەنووسان بەڕاستی کاریگەری گەورە لەسەر بازاڕەکان دروستەکە و بزانین کە ڕوئیای ئەو چۆنە دنیابینینی ئەو چۆنە بۆ سیاسەتی داهاتی و بانکی ناوەندی بابەتێکی تر هەیە. پێ دوایە گودافتەرنوونەکەی وارشیش هێندەی گودافتەرنوونەکەی جێرم پاوڵ کاریگەری لەسەر بازار دابنا؟ بە دڵنیاییەوە پێم وایە کە ئەگەر کاریگەریەکەی زیاتر نەبێ ئەم شەو کەمتر نییە. من ئەم شەو چاوەڕێی جوڵەیەکی نائاسایی لە بازاڕەکانەکەم لەبەرەوەی کە ئێتر چ دابەزین بێت چ بەرزبوونەوە بە حەسەب ئێمە لە ڕاستیە تا ئێستا نازانین کە کیڤن وارش بە شێوەیەکی دروست چی ئەڵێ بەڵام ئەتوانین هەندێک پێشبینی بکەین بۆ ئەوەی کە بڵێن کیڤن وارش احتیمال و ئەگەری هەیە کە ئەم قسانە بکات و لێکی بدەینەوە کە تا ڕادەیەک باشیان خراپە بۆ بازاڕەکان. بەڵام لەبەرەوەی کە یەکەم پرێس کۆنفرانسێتی پێم وایە کە کاریگەریەکی گەورەتر لە میتینگەکانی پێشووی ئەم ساڵی فیدراڵی زیاتر بەیانی کاریگەریەکەی. بابەتێکی ترێکا پشتیوان زۆر گرنگە ئەم شەو کە ناوەندە داراییەکان هەموو چاویان لەوەیە و بازاڕیش بەگشتی تا ڕادەیەکی زۆر احتیمال لەسەرەوە بابەتە کە ئەویش ئەم شەو دۆت پلۆدمان هەیە. دۆت پلۆدیش دەنگدانی ئەندامانی یەدەگی فیدراڵیە بۆ بەرزکردنەوە یاخود دابەزین یاخود هێشتنەوەی سوودی بانکی وەکو خۆیانی بەڵێ ئەندامانی بۆردەکان بڕیارەکان هێن ئەگەر بە گوێرەی تەمانەمە سەعات نۆ بڵاوە بێتەوە
ساعت 9 ڕۆژەی سوود دیارەکرێ و بەیاننامەکەی بانکی ناوەندیش بڵاوەکرێتەوە ئەوەی کە بازارەکە جوڵێنە سوودی بانکی نیە لەبەرەوەی لە ئێستەوە بازار درکی بۆ کردو کە سوودی بانکی خۆێمێنێتەوە بەڵام دۆت پلۆدەکە بە شێوەیەکی نائاسایی پێم وایە کە بازار بجوڵێنێ لەبەرەوەی لەوێ ڕوئیای فیدراڵی بە شێوەیەکی گشتی وازە هەبێت کە ئایا زۆرینەی ئەندامانی یەدەگی فیدراڵی لەسەر ئەوان کە سوودی بانکی بەرز بکرێتەوە یاخود زۆربیان لەگەڵەوەن کە سوودی بانکی داب بەزێنرێت یاخود هاوسەنگێک لە دەنگدانەکانیان هەیە یاخود زۆربیان پێیان وایە کە پێویستە لە حاڵەتی ئێستەیە سوودی بانکی وەک خۆی بێنێتەوە پێم وایە ڕووداوێکی زۆر گرنگە و پێویستە بۆ بەرهێنەر و بازرگان زۆر ئاگای لەم بابەتە بێت لەبەرەوەی بازاڕەکان جوڵەیەکی گەوراکەن لە ساعات کاتژمێرنەوە. بەڵێ کاکەرێم لە چاوپێکەوتنی ڕابردووماندا باسێکت لە کاریگەری ژاپۆن کرد لەسەر بازاڕەدارایەکان و باست لە جۆرێک لە لێکتێگەیشتن کرد لە بەرزکردنەوە و دابەزینی نرخی سوودی بانکی لەلایەن ئەمریکا و ژاپۆنەوە. ئەوەی کە بینیمان ژاپۆن لە ماوەکانی ڕابردوو لە دوێنێدا نرخی سوودی بانکی بەرز کردەوە. ئایا ئەمە چ کاریگەریەکدانا لەسەر بڕیارەکانی یەدەگی فیدراڵی یاخود چ کاریگەریەکیش دانا لەسەر بازاڕەدارایەکان بەگشتی؟ لە ڕاستیە کاک پیشتانەک و پێشتر گفتوگوۆیان بابەتەمان کردو بەرزکردنەوەی سوودی بانکی لەلایەن بانکی ناوەندی ژاپۆنەوە بۆ بازاڕەکان بە شێوەیەکی گشتی بە تایبەتی بازاری پشکەکانی ئەمریکا بابەتێکی باش نییە کە بە دەرەنجام کاریگەری لەسەر بازاری زێڕوزیویش دروستەکە بە شێوێکی تایبەتی. ئەوەی کە لە چین ڕوویدا تەبعاً بەرزکردنەوەی سوودی بانکی تا ڕادەیەک لە یابان ڕوویدا بەرزکردنەوەی سوودی بانکی تا ڕادەیەک پێشبینی کراو بوو بازاڕەکان تا ڕادێک درکیان بۆ بابەتە کردبوو بەڵام ئەوەی کە پێشبینی نەکراو بوو تۆنی پارێزگاری بانکی ناوەندی ژاپۆن بوو کە تا ڕادێک تۆنێکی نەرم بوو بەرامبەر بە بازاڕەکان و زۆر ئاماژەیان نەیە بەوەی کە لە ڕاستیە لە داهاتووە بە تەمان هێشتان سوودی بانکی بەرزکردنەوە چونکە بەرزکردنەوەی سوودی بانکی لەبەرەوەی کە لە 15 ساڵی ڕابردووە بەردەوام بانکی ناوەندی ژاپۆن سوودێکی یان سوودی بە نێگەتیڤ بووە یان 0.10 بووە 0.20 بووە بەم شێوەیە بووە بۆ بەرهێنەرێکی زۆر قەرزێکی زۆری لە یابان کردووە ئەم قەرزە لەبەرە کە سوودی بانکیەکەی کەم بووە ئەم قەرزەش لە ستۆک مارکەتی ئەمریکی بۆ بەرهێنانی تیاکراوە ئەگەر ئەم ڕێژەی ئەم سوودە لەوە زیاتر بەرز بێتەوە بەرهێنەرانە ناچارنەوە پارەی بگەڕێنەوە بانکی ناوەندی ژاپۆن و کێشە و مشکلەی گەورە لە بازاڕەکان بە تایبەتی بازاری پشەکان دروستە بێت کە سەرنجام سەرە کێشە بۆ پارچەکانی دیتری بازار بە کریپتۆ بە زێڕوزیەوە لەبەرەوە ئەگەر باتە تۆنی پارێزگاری بانکی ناوەندی ژاپۆن هەندێک تند بووە بەرامبەر بە بازاڕەکان بەڕاستی کراشێکی گەورەمانە بینی لە بازارە بەڵام تۆنەکەی هەندێک نەرم بوو بەرامبەر بە بازار و بازاریش تا ئێستا بە جۆرێ ئەو تۆنە نەرمە نرخی وەرگرتووە. سەبارەت بە هەڵاوسانی نرخەکان لە ئەمریکا هەڵاوسان بەرز بۆتەوە وعادەتی هاوکێشەی هەڵاوسان کاتێک بەرز دەبێتەوە بۆی ڕێگری لێ بکەن لە ماوەکانی ڕابردووشدا بیانووی جیرۆن پاوڵ کە بیانوویەکی دروستیش دەبینرا بۆ ئەوەی کە نرخی سوودی بانکی بەرز دەکاتەوە بۆ ئەوە بوو هەڵاوسان دابەزێنێ و خۆشی ڕایگەیان کە هێشتا نەگەیشتونەتە ڕێژەیەکی هەڵاوسانی بە ئامانج کە خۆیان کاری بۆ دەکەن. ئەم بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسانە جۆرێک لە دەست و پەیوەندی یەدەگی فیدراڵی و وارش نابەستێ بۆ ئەوەی هیچ نەوێلانی کەم بیر لەوە بکەنەوە یان نرخی سوودی بانکیەوەی تۆڵی هێڵنەوە یان لە داهاتوودا بەرزی بکەنەوە ڕوو لەوە نەکا کە دابەزێ و بەخواستی ترەمپ بێت. خۆی لە ڕاستیە کاک پشتیوان بەرزبوونەوەی هەڵاوسان لە داتاکانی دوومانگی ڕابردووە هۆکارەکەی بە دەرەجەی یەکیانی یەکلاکەرەوە یەگەڕێتەوە بۆ جەنگی ئێران کە نرخی نەوتی بەرز کردەوە نرخی نەوتیش لەبەرەوەی لە پیشەسازی بەکارهێنرێ بە دڵنیایی و هەڵاوسانی لێ دروستە بێت کە ئەمە تا ڕادێکی زۆر پێشبینی کراو بوو. ئەگەر بێت و ئەم ڕێکەوتنەی لە ئێران هەیە تەمان ئەمە ئێستا مناقەشەی ئەکری ئەم بابەتە بە دڵنیاییەوە لەوانەیە کیڤنوارشیش ئەم شەو ئاماژەی پێ بدا بە ئەگەرێکی زۆر کە ئەوانیش چاویان لەوەیە کە ڕێکەوتن لەگەڵ ئێران بکرێت نرخی نەوت لە بازاڕەکانە دابەزێ ئەگەر ئەو ڕێکەوتنانە بەرەو پێش بچێت لە کۆتاییە ئەنجامی هەبێ ئەوە بانکی ناوەندی ئەمریکا بە نەزەر اعتیبار وەریەگرێ و ئەبێتە هۆی ئەوەی کە پێشبینیەوە بکەن لە مانگەکانی داهاتوە هەڵاوسان ئەگەر بەرزیش نەبێتەوە وەکو خۆی بە یاخۆت ڕوو لە دابەزین بکە ئەمە وا کات کە ئەندامانی یەدەگی فیدراڵی
بڕوایان بەوە هەبێت کە لە چەند مانگی داهاتوو ئەکرێ هەڵاوسان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا داببەزێ و کەم بێتەوە بەمەش بتوانن تا ڕادەیەک کۆتایی بە بیر و بۆچوونی بەرزکردنەوەی سوودی بانکی بێن و هێواش هێواش تەدریجیان بە 0.25 لە میتینگەکانی داهاتووی فیدراڵیە سوودی بانکیدا بەزێن هەرچەندەکە من پێم وایە لە هەر حاڵەتێکا بێ ئەم بابەتە هەتاکو نهایەتی ئەم ساڵ یاخود لە ینی بدایەتی ساڵی داهاتوو ئەگەر سوودی بانکیش دابەزێن ناتوان جگە لە 0.25 زیاتر سوودی بانکی دابەزێن بەڵام ئەگەر ئەم ڕێکەوتنانە جارێکی کە بە هەر جۆرێک لە جۆرەکان بۆ لە بازاڕەکانە سەر نەگرێ و دیسان گرژەکان دەست پێ بکەنەوە بە دڵنیایی و هەڵاوسان لەوەی هەیە زیاتر بەرزەبێتەوە ئەو کاتەش تەواو دڵنیا بن بازاڕەکان لەوەی کە فیدراڵی ئەگەری دابەزاندنی سوودی بانکی دوورەکەوێتەوە بە احتیمالێکی زۆریش سوودی بانکی لە بیدادی ساڵی داهاتووە لەوانەیە بەرز بکاتەوە ئەمەش لە ڕاستیە خراپە بێ بۆ بازاڕەکان و بە تایبەتی بۆ نرخی زێڕ و زیویش کە پێم وایە پشکی شێر بەر ئەوە زێڕ و زی و کریپتۆەکەوێت لە بازاڕەکانە بەشکلەکی عام بەڕێز هەرێم ڕێبوار شارەزای بازاڕەدارەکان زۆر سوپاس ماندوومان کردی.